تا چەند لە پرۆسی پەروەردە و لە قوتابخانە وڵی یعنی ئەگەر بیتە سەر شتێکی گشتی وڵی ئەم یعنی لە ساڵی 2015 بە دوای شتێکی باش نەبووە ترێ وەلحاص لەیانەوە بێ خۆمان زیاتر بە دوایە بچین خۆمان بەداداچوونمان نەبێ وەلحاص ئەگەر باوکو دایکمان نەبێت خۆمانە بێ زیاتر لە کتێب خوێندنەوەیە بێت لە هەر شتێکترا بێ کاتەکانمان بۆ سەرف بکەین بەڵام لە بێتە دیاریکراو کرد بەرەوەردە شتێکی زۆر باش نیە لە کوردستانە ئەگەر خۆمان زیاتر بەرەو هانەیە بچین بەرەو پێشی بچین ینی زیاتر باشترە بێ بۆ خۆمان زۆر باشە کەواتە بۆمان دەرکەوت کە هێشتا پەروەردە محتاجە بە دەرەوەی پەرخۆی ینی پێویستە لە دەرەوەی پەروەردە کۆشش بکەی بۆەوەی کە لانی کەمە و قۆناغانەی کە لە بەردەم تا لە خوێندنا بۆی سەرکەوتوبی باشە تۆ کوڕێکی بە ئاگای گەنجێکی بە ئاگای الحەمدولله ئەگەر ئێستا ڕێگەت بدەم بڵم ئامۆژگارێکی گەنجان بکە پێت خۆشە چ ئامۆژگارێکیان بکەیت وڵی ئامۆژگاری گەنجانەوەیە بتوان زیاتر کاتەکانی خۆیان بێن لەسەر کتێب خوێندنەوە هەر گەنجێکی بێر هۆشمەند و بێڕۆشنی لە دەرەچێت هەم بۆ خۆی بۆ داهاتوی خۆی توانێت یعنی ژیانێکی باشترکە هەموو داهاتوی وڵات و خەمخۆری وڵات و نیشتیمانە بێت زیاتر بۆوانە باشترە من پێم وایە گەنجان لە ئەگەر بێنە سەر کتێب خوێندنەوە شتێکی زۆر باش و گونجاو بێت تۆ مەبەست لە کتێب خوێندنەوە خۆ منهەجی مەکتەب نییە کتێبی خارجی مەبەست ئەگەر بێت و کتێبی دینیەکان بە یا کتێبی مێژووی بە تایبەتی هەرچەنە یعنی سەرەتا خۆیان لە دین شارەزاکەن دوایەوە بێتە سەر مێژوو شتێکی گرنگە هەر لە سەرەتاو لە ئێساوە تا کۆتایی ئەبێ بنووسرێتەوەانێ ئەگەر بێت و بخوێنرێتەوەانەوە شتێکی زۆر باشە بێت بە تایبەت لە هەموو گەنجانە بۆ نمونە گەنجێک ینی بێ ئاگایە بتوانێت لە ڕێی هاوڕێکانەوە وەکو ئێمە ئاگاداریانکەینەوە بخوێننەوەانە خوێندنەوە شتێکی زۆر باشە بۆ گەنج